پێشمەرگە لە دەستپێکی شۆڕشی ئەیلول لەسەری پەروەردە کرا بەڕاستی شتێکی زۆر پیرۆز و بەرز بوو. یعنی ڕەوشتێکی ئەوەندە بەرز بوو خەڵک هەمووی حەسەدەت پێدا برد. پێشمەرگە موم بوو، موم ئەسووتا بوو ئەوەی خەڵکی تر لەبەر ڕووناکی پێشمەرگە بژی. پێشمەرگە ئەمرد بوو ئەوەی خەڵکی تر بژی. ممکن نەبوو پێشمەرگە بچنە گوندێک بە زۆر نۆنێکیش لە گوندێک وەربگرن. ممکن نەبوو پێشمەرگە بچن لە دێک شتێک بکەن بەبێ ڕەزاومەندی خەڵکی دێک. ممکن نەبوو پێشمەرگە شەقەزلەیەکیش لە ئەسیرێک بدە لە دیلێک وەختێکە لە شەڕێکیوە. لەبەرەوە پێشمەرگە ئەوەندە خۆشەویست بوو لای ملەتی کورد، ئەوەندە خەڵک بەسەری پێشمەرگە سوێندگوێ خەوارد. خەڵک افتخاری ئەکرد وەختی خانەوەدای مەسەن لە ناو شار کوڕێکیان پێشمەرگە بووە یا خزمێکیان پێشمەرگە بوو، ئەوەندە هەیبەتی پێشمەرگە هەر ئەوەش بوو سەڕی سەرکەوتنی پێشمەرگە، چونکە چوونە ناو دڵی ملەتەوە بەڕاستی.